بۆ ئاراستەیش بکە کە ئەدەب ئاشکاتەوە لەگەخوێن نەک بیتۆرێنێ بە تەکنیک سازی و بە زارەوە سازیە کە وەکو دکتۆری گوتی تەنیا چەند کەسێک لەناو ئەکادیما و لە کوچە و کۆڵانەکانی زانکۆنی تێگەن. زۆر سپاس. هاوڕێیانم کاتتان باش. ئەوە جارێکیان پۆستێکم دانابوو لەژێرەوە نووسیبووم عەبدولخالق یعقوبی ڕەخنەکاری کورد. هاوڕێیەکم گوتبووی کاکە ئێمە دەبێت پێت بڵێین تۆ ڕەخنەکاریانە نەک خۆت بە خۆت بڵێین. ئەم نیشتم وەڵایمە هاوڕێیەکی چیرۆکنووسمان هەیە لە بۆکان کاک محەممەد ڕەمەزانی دەڵێ ڕەخنەگر چ خاس بێژێت چ خراو جێگای هەر جەهەنەمە. بەزەمە ڕوا دیارە لە سایەسەری کەریمی عەدەکەڵ کاک دکتۆر تەهاوە لە هۆتێلێکی پەنجەسێرە باسی ڕەخنەی ئەدەبی دەکەین بۆ خۆی نیمسە بەهەشتێکە. کاک دکتۆر نەوزاد باسی پێناسەی ڕەخنەی کرد بەگشتی، کاک دکتۆر فادیش باسی دۆخی ڕەخنەی ئەدەبی کوردی کرد، با منیش باسی خودی ڕەخنەی ئەدەبی بکەم. خوێندنەوەیەکی نیمچە بیرمەندانەیە لەسەر پێناسەی ڕەخنەی ئەدەبی. دەمەوێت بڵێم کە ڕەخنەی ئەدەبی لە دۆزینەوەی دەنگی دەقەوە دەست پێ دەکات، بەڵام دوازار لە نێوان دەنگی خۆی و دەنگی دەقەکە دیالۆگێک دروست دەکات. بە کورتی دەبێت بڵێم ڕەخنەی ئەدەبی چی دەڵێت و چی دەکات. بۆچی وشەی بۆچی لە کوردی داوەت و ئامرازی پرسیار هەڵگری دوو واتایە هاوڕێیان. یەکەم هەمان بە مانای وای ئینگلیزیە، واتە لەبەر چی، دووهەمیش بە واتای فۆر وات، واتە لە پێناوی چیدا. هەر بۆیە بەڕای من دەبێت یەکەم جار باسیەوە بکرێت کە ڕەخنە چییە و پاشان بگوترێت بۆ چ مەبەستێک و بۆ گەیشتن بە کام ئامانج ڕەخنە دەنووسێت. پرسیاری یەکەم لە هۆی نووسینی ڕەخنە دەپرسێت. پرسیاری دووهەم لە ئاکامی. پرسیاری یەکەم ڕووی لە ڕەگەوڕیشەکانی نووسینی ڕەخنەیە. پرسیاری دووهەم لە ئەنجام و ئامانجەکانی نووسینی ڕەخنە دەکۆڵێتەوە. بەڵام باشتر وایە بەردەوەی باس لە بۆچیەتی نووسینی ڕەخنە بکرێت، ڕەخنە خۆی وەک چەمکێکی تیۆریک و پراکتیک بەسەر بکرێتەوە. کەواتە شۆنی خۆیەتی پرسیار بکرێت ڕەخنە چییە؟ ئەمە ئەو شتەیەکە پێم وایە تا ئێستاش تەنانەت ناوەندی چالاکی ڕەخنەیەکانمان پێویستی پێیەتی کە پرسیارێک بکەین کە ڕەخنە چییە؟ ڕەخنە بە قەناعەتی من وەکو خوێندنەوەی خۆم لە یەکەم هەنگاودا دەقێکە لەسەر دەقێک. ئەم پێناسە خێرایە چەند خاڵێکمان دەخاتە بەردەست. یەکەم، ڕەخنە بە حوکمی ئەوەی خۆی دەقە کەواتە موجودیەتێکی زمانی هەیە، واتە لەنێو سیستەمی زماندا کار دەکات و دەجوڵێتەوە. دووهەم، ڕەخنە دەقێکە کە دوا بە دوای ئەو دەقەی لێی دەدوێت دێت، واتە بوونی دەقی ڕەخنە پابەندی بوونی ئەو ڕەخنە لەو سەرەوە کە خۆی دەقێکی زمانی و جیهانێکی مانایی سەربەخۆیە هەمان بە قۆڵی ئینگلیزەکان ئیندیپێندەنتی هەیە. بەڵام لەو سەرەشەوە کە دەگەڕێتەوە بۆ سەری دێتە ئاراوە موجودیەتێکی وابەستە یا دیپێندەنتی هەیە. کەواتە ڕەخنە دەقێکە لەبارەی دەقێک کە دەستەواژەی ئینگلیزەکەی مێتا تێکستە. زمانێکە لەبارەی زمان مێتا لانگوێج. لێرەوە سیستەمی زمانی دەرەوەی خۆیەتی. کەواتە ڕەخنە سیستەمێکە پێکهاتوو لە نیشانەی زمانی، نەک لەبارەی خودی ئەو سیستەمە لە نیشانەی زمانیە، بەڵکو لەبارەی سیستەمێک لە نیشانی زمانی دەرەوەی خۆی کە لێی دەدوێت دەنگی دنیای دەق و دەنگی جیهانی ڕەخنە. ڕەخنە تاکبێژی نییە لەسەر دەق، ئەوەی کە کاک دکتۆر فواد ئاماژەی پێ کرد کە دەبێتە پارچە پەخشانێک، بەڵکو دانووستانە لەگەڵ دەق. گرتنی شتێک نییە لە دەق، بەڵکو گۆڕینەوەی شتەکانە لەگەڵ دەق. جا ئەو گرتنی شتێک نییە لە دەق، ئەمن دەباتە سەر وشەی ڕەخنەگر کە هاوڕێیانم دیارە بە وشەی ڕەخنەگر باسییان کرد کە من بۆ خۆم باوەڕم بە وشەی ڕەخنەکارە لە بری کریتیک بۆ لە بری ڕەخنەگر. هاوڕێیان ڕەخنەگرتن بەلای
منەوە واتایەکی لاوەکیە کە لە دەستەواژەی کرێتیسیزمدا خۆی مەڵازداوە بۆیە من بۆ خۆم پێم وایە کە ڕەخنەکاری کە مەسعود محەممەدیش بەکارهێناوە لە ڕەخنەگرتن و ڕەخنەکار لە ڕەخنەگر دروستتر و پڕ بەپێستر هەڵبەت بە ئەوەش بڵێن 200 ساڵ لەوە پێش حاجی قادری کۆیی وشەی ڕەخنەگری بەکارهێناوە بەڵام بۆ مانایی کە ئەسلی معناکەیەتی کە ئێمە ئێستا گۆڕیمانە بەداخەوە لە بری ڕەخنەکار بەکارهێنی و ئەویش ئەوەیە کە لایەنی نەرێنی تێدایە وەکو مەسەڵەن دەستگرتن عەیبگرتن حاجی قادری کۆیی دەڵێ ئەوی حەسوود و جەهولن لە ئیم و ڕەخنەگرن لە عەیب و ڕەخنەی عالم بەری دەبن و دەبا کەواتە حاجی قادر وەختی خۆی بمعنى ڕاستەقینەکەی خۆی بەکارهێناوە بۆی پێم وایە ڕەخنەکار کە ئاماژە بەکاری ڕەخنەی دەکات باشتر لەوەی کە ڕەخنەگر بەکاردێنێت کەواتە با بچینەوە سەر بابەتەکەی خۆمان ڕەخنە لە پەیوەندیەکی دوولایانەی هاوکارانەدایە لە نێو دەق cooperative mutual relationship ڕەخنە لە شتێک دەدوێت کە دەق لە خۆیدا هەڵی گرتووە ڕەخنە دەق دەهێنێتە دوان لە هەمان کاتدا کە دەق ڕەخنە بۆ دوان دەوروژێنێت ئەوەشمان لەبیر نەچێت ڕەخنە دەنگێک دەستێنێت و دەنگێک دەداتەوە بەمانایە ڕەخنە دەنگدانەوە و ڕەنگدانەوەی دەقە واتە جۆرێک پەرچەکردارە بەڵام ئەم پرۆسەیە خۆی پاشێکە لە دەنگ و ڕەنگی خۆی خودی ڕەخنە یعنی چەشنێک کردارە کەواتە ڕەخنە هەم پەرچەکردارە هەم کردارە بۆیە ڕەخنە کردارە لەسەر تۆڵەکەی بوونی ڕەخنەی خۆی و پەرچەکردارە لەسەر بنەمای وابەستەبوونی بەو دەقەی کە لێک دەبێت و لەگەڵی دەبێت ئاکامی وێککەوتنی ئەم کردار و پەرچەکردارە ئەم ئەکشن و ڕیئەکشنە کاردێکێکە یا ئینترئەکشنێکە کە پێی دەگوترێت critical reading واتە خوێندنەوەی ڕەخنەکارانە باسکردنی خوێندنەوەی ڕەخنەکارانە واتە چی؟ باسکردنی ئەو شتانەی دەق دەیانڵێت یا نایانڵێت یعنی چەندە موهیمە ڕەخنە باس لەو شتانەکە کە دەق دەیانڵێت دەبێت باس لەو شتانەکە کە دەق لێشیان بێدەنگرا ئەو شتانەی دەق دەخوازێت تەنانەت بیانڵێت و نایانڵێت یعنی ئەو شتانەی ناخوازێت بیانڵێت و دەیانڵێت ڕەخنە لەو بەرگوبارەدا ڕاستەوخۆ دەقێکەوە دێت وەک بوونەوەرێکی دەرەوەی دەقی داهێنەرانە لەسەر ئەو دەقە دێتە دەنگ کە لێی دەدوێت و لەگەڵی دەدوێت بەڵام ئەم دەنگ دوانە ئەو کاتە ئامانجی خوێندنەوەی کە ڕەخنەکارانە دەپێکێت کە لە ئەنجامی تێکەڵاوی ئاسۆی دەقی داهێنەرانە و ئاسۆی خودی دەقی ڕەخنەییوە هاتبێتە ئاراوە ئەو ڕەخنەی مەرامی خۆی لە پەیامی دەق پێگرنگتر بێت ئەو ڕەخنەی کە پێیوا بە نیەتی خۆی لە نیەتی دەقەکە مەفروسترا یان پەیامی خۆی بخاتە سەروی مەرامی دەقەکەوە بەسەر هەڵەی شندەی هەڵەکاری نیەت intentional policy دەکرێت هەڵەکاری نیەت یعنی چی؟ یعنی ئەوەی کە ئەو خوێندنەوەی کە پێی وایە نیەتی ڕەخنەکار تاکە نیەتی دروستە بۆ خوێندنەوەی دەق و هیچ گرنگی بە نیەتی نووسەرەکە ئەگەر بۆ بدۆزرێتەوە یا بە نیەتی دەقەکە نییە بەڵکو دێت لە تەنها مێشکی خۆی زەینیەتی خۆی وەکو ڕەخنەکار دەکات بە سەنگی مەحەک بۆ خوێندنەوەی دەقە کەواتە ڕەخنە دەنگێک نییە لەسەر دەق بەڵکو دەنگێک نییە هاوکات دش بە دەق دەنگێک نییە بۆ دەق بەڵکو دەنگێک لە پێناو و دەنگهێنانی دەق دەنگێک کە دەنگێکی تر و دەنگێک زۆر باش ڕەخنە هاوڕێیان سرشتی خۆی لە خۆیدایە لەوەی کە سەرچاوەی دەنگە ژێردەری هەڵوێستا بەڵام ئەم سرشتە دوازار وەک باسم کرد دەمانگەڕێنێتەوە بۆ خوێندنەوەی دەلالەتەکانی دەق بۆ ئەو خوێندنەوەیە پێویستی بە چییە؟ پێویستی بە دیالۆگە پێویستی بەوەیە کە لە نێوان دەنگی خۆی و دەنگی دەقەکەدا بەردەوام دیالۆگ و دامۆستان دروست بکات ئەو ڕەخنەیە کە بێت هەموو شتێکی خۆی لە دەق وەربگرێت سەربەخۆیی خۆی دەدۆڕێنێت ئەوەش یەکێک لەو خاڵانەیە کە بوونی سەربەخۆی دەق دەخاتە مەترسیەوە ئەگەر بێت و پاڵپشتێکی تیئۆریک بۆ خۆی نەدۆزێتەوە تەنانەت پاڵپشتێکی فەلسەفی بۆ خۆی نەدۆزێتەوە ئەو جار دێت هەموو قورسایی خۆی دەخاتە سەر کۆدەکانی دەق و تەنها کۆدەکانی دەق دەکات بە سەرچاوەی لێدوانی خۆی لە کاتێکدا کە چەندە کۆدەکانی دەق گرنگە بۆ خوێندنەوە
ئەوەندەش ئەو کۆدانەی کە وەک کاک دکتۆر باسی کرد لەو ڕێبازە تیئۆریانەی کە هەیە دەبێت بۆیان بگەڕێتەوە. بۆیە لە ڕاستیدا ئەگەر ڕەخنە نەتوانێت لە ڕێگای داموستانەوە لەگەڵ دەق بکەوێتە دیالۆگ، ناتوانێت دوازار تێگەیشتێکی جوانی ناسانە ئاستێتیک ئەندرستاندینگ لە دەقەوە بەدەست بدات. یعنی ڕەخنە چەندە تێگەیشتنی مانایی لە دەقەکەەوە بەدەست دەدات ئەگەر ئەو دیالۆگە دروست بکات، دەنگی خۆی بخاتە نێو دەنگی دەقەکەەوە دیالۆگێک تۆپێنێک باسی دروست بکات، دوازار ئەوەی کە دێتە دەست تێگەیشتنێکی جوانی ناسانەیە. بە کورتی ڕەخنە هاوڕێیان دەست وەردانیە لە دەق، بەڵکو دەست تێکەڵکردنە لەگەڵ دەق. بە چ مەبەستێک؟ بە مەبەستی تەتەڵەکردن و تاوتوێکردنی ئەو کۆدەمانایی و فۆرمیانەی کە لە نێو دەقدایە، بۆی کە دوازار خوێنەر لە ڕێگای خوێندنەوەی ئەو دەقا ڕەخنەریەوە هەم هاوکات بە مانە شاراوەکانی دەقەکە بگات و هەم چێژ لە پرۆسەی دۆزینەوەی ئەو مانە شاراوانە وەربگرێت. ڕەخنە لە ڕاستیدا بە قەناعەتی من وەکو دواسەرنجم وەک باسم کرد قسەیەک نییە لەسەر دەق،